تا دێت پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان ژمارەیان زیاتر دەبێت بەڵام ئێستا حکومەت هێرێمی کوردستان لە ڕێگای دەستەی وەبەرهێنانەوە مەرج و ڕێنمایی تایبەتی دانەوە بۆ ئەو باڵەخانە و یەکەی نیشتەجێبوونانە کە دەبێت بەبێ ستانداردێکی نێودەوڵەتی و زۆر بە شێوەیەکی ئەندازیارانە دروست بێت بۆی ئەو کەسانەی تێیدا دەژین ژیانیان پارێزاو بێ لە هەرێمی کوردستان تا ئێستا 199 مۆڵە دراوە بە پرۆژەکانی نیشتەجێبوون کە ژمارەی یەکەکانی نیشتەجێبوون 197,000 یەکەیە. سەرمایەی وەبەرهێنان بۆ یەکەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان زیاترە لە 18 ملیار دۆلار بەڵام حکومەت دەیەوێت لە ڕێگای کۆمەڵێ مەرجەوە لەوانە کە دەبێت ئەو کەسانەی کاری تێدا دەکەن ستافی ناوخۆیی بن بە ڕێژەی 175 و ئاگاداری هاوڵاتیانیشی کردوتەوە یەکەکان نەکڕن تا بە ڕێژەی 110 تەواو نەبن. مەبەستمە لەم بەرنامەیە بە دوواداچوون بۆ بابەتە بکەم بزانم ئەو ڕێنمایانە چین یاخود ئەو مەرجە سەرەکیانە چین کە دەبێت لە باڵەخانەکان یاخود لە یەکەکانی نیشتەجێبوونە بوونی هەبێت. ئێستا هاوڵاتیان چۆن بتوانن پرۆژەیەکی تەواو کوالێتی بەرز جیا بکەنەوە کە لەو پرۆژانی کە کوالێتیان نییە یاخود مەرجی تێدا بەکارنێناوە. مەبەستی منە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆم بابەتە بکەم. تا دێت ژمارەی یەکەکانی نیشتەجێبوون ڕوو لە زیادبوونە لە هەرێمی کوردستان بەڵام ئێستا دروستکردنی ئەو یەکانە گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە لە ڕێگای کۆمەڵێک ڕێنمایی تایبەت بە دەستەی وەبەرهێنان و حکومەتی هەرێمی کوردستانەوە دەبێت ئەو یەکانە دروست بکرێت. دەستپێک شارزانی بواری ئەندازیاری باس لە شێوازی دروستبوونی یەکەکانی نیشتەجێبوون دەکەن بە شێوازێکی ستاندارد لە هەرێمی کوردستان. من دەمەوێت ئەوە لە بەڕێستان بپرسم وەکو کەسێکی شارەزا ئەو مەرج و ڕێنمایانە چیە کە دەبێت لە بناغە و دەستپێکێکەوە بۆ باڵەخانەیەک ئەنجام بدرێت بە تایبەتی بۆ یەکەکانی نیشتەجێبوون. لە سەرەتاوە پێویستمان بە پشکنینی خۆڵە بۆی بزانین بەرگەی ئەوەکەی چەندە بەرگەی خۆڵەکەی چەندە ئەوجا پاشوەی ئەو بزانین چەند پایلمان دەوێتن ژمارەی پایلەکان لەگەل بابرێن دێفتی پایلەکان یان عمقی پایلەکان لەگەل دایمتری پایلەکان ئەوانە هەموو دەبی ئەوانەی لەبیدایەتەوە ئەمە دەربینن حساباتی خۆمان لۆی بکەن. لە ماوەکانی ڕابردووە لە وڵاتی دوورچیا بینیمان بەوەی بوومە لەرزەوە کۆمەڵە باڵەخانە مەسەڵەن ڕووخان تۆڵی ترسێک لە لای هاوڵاتیان هەیە ئەو مەرجانە چێک کە باڵەخانەیەک مەسەن لە کاریگەریەکانی مەسەن بوومە لەرزە زۆر لەسەری نەبێت چییە بۆ باڵەخانێکی بەرز؟ ئەوە ئەتما دەسە ماپی عێراقی دەکەین کە نیشاندرایە لە هەولێر فاکتەرێکمان هەیە ئەو فاکتەران با بڵێن معادلی وەچی ڕێختەر شتوایە بەس ئەمە لە هەندەسی ڕێختەرمان نییە ئەو فاکتەرانە هەیە کە ئەمە عادەتەن دیزاینەرەکانی هەولێر و سلێمانی ئەوانە کە سەر لەسەر فاکتەر مثل هەولێر لەگە سلێمانی فەرقی هەیە ئەمە لەسەر ئەو فاکتەرە ئیش دەکەین کە متفقین لەسەر ئەو فاکتەرانی کە داخل کێت و لەگەل هەندێک احتیاطاتی ئەوەی هەیە با بڵێن بوومە لەرزە هەیە ئەوانەیە ئەوە بکەی ترس نابێتن ئینشاءڵڵا. ئەو ڕێنمایانە چێ یا حکومەت بە چ مەرجێک مۆڵات بەو پرۆژانی نیشتەجێبوون بدا؟ دەبی ئەو مولەتی دە پاشەوەی با بڵێن پلانەکانی معماری تەصدیق دەکرێتەوە لە حکومەتی کە دیزاینێک دەکرێت مەفروضەوەی حکومەت ئەو دیزاینانە چێک کاتەوە پێشەوەی دەست پێ بکرێتن یعنی بە ئەو فحوساتانەی کە لە خۆلی دەکرێت و تێستانی لە خۆڵ دەکرێت دیزاینەکەی ریڤیوەکی بکاتن مراجعەتی بکاتن نەک پاش دەست پێکردنی چونکە پاش دەست هیچمان پێ ناکرێتن یعنی. چیتان بۆ بەکارهێناوە بۆ ئەم باڵەخانەیە؟ سەرەتا پێشی دەستبەکاربوونمان 2000 تێست کراوە بۆ خۆڵەکەی تێستی یەکەمیان بۆ سەطحی کراوە تێستی دووەمیشان لە قۆڵی 10 مەتر بۆ تێستی 55 مەتر تا 6 مەتری تێستەکە وەرگیراوە بۆ بزانین تااقەت و قووەتی و ئەو لۆدەنگەی کە دەکەوتە سەر ئەو خۆڵەی چەند تااقەت و تەحملی هەیە بەپێی ئەو فەحسای کە بۆمان دەرچووە ئەو پایلانە دیزاین کراوە ئەو پایلانەش بە حەلقەی حەلەزۆنی کە دژە زلزالە دژە قووەتی دەرەچیە دروست کراوە کە 200 پایل لێدراوە لە هەر پایلی 40 متر قۆڵە ئەو مواصفاتێکە لێرە بەکار هاتووە تا ئێستا لە عێراق بەکار نەهاتووە. کاکسیریان هەموو پرۆژەکان ئەڵێن ئێمە باشترین بەکارێن ئەمە کەسێک هاوڵاتیەک نازانم چۆن جیا بکرێتەوە باڵەخانەیەکی کوالەتی بەرز لە باڵەخانەیەکی تر هەموو مەشروع هەموو پرۆژەیەک دیزاین و تایبەتی خۆی هەیە وەکو ئەوە کە لۆدینگەکی زۆری هەیە کە قووەت و تااقەتی زۆری دەبێت تەسمیمەکەی جیاوازە
كونكريتي نوعيتك كونكريتي جوازا كبقوتين نوعيتي كونكريتي تجا بكارده وشيرولا كان او شيشانه كبكارده هر شيء شيشك مانيه ببي تيست ببي كواليتي ايش بي بكره هر كاتك هر وز بشيشك هر وز كونكريتك ما بوده تاو فحص تيست خوي هندسه ولا نجيري او زي شيء رسمنا كده باشە ئەو باسی بناغەکەت کردەوە باسی تێستەکانە کرد بەڵام هەندێک جار دەبینین لە پرۆژەکانە دەنگ دێتە ناوە حسابی عەزل نەکراوە کۆمەڵە سیستەم هەیە تێدا بەکار نایەتەوە ئێستا ئەم باڵەخانە تازانەی کە دروستە کرد ڕەچاوی بابەتانتان کردووە؟ بەڵێ طبعا او بلاني عزلي حراري مان هي وعزلي قوه مان هي وعزلي دنگ دانوش مان هي سوق طابقي بو طابقك بزق لوي كعزله كشيء اما برزتين لهند بروجي تري وبك طابقي بو طابقي اشتر هر شيء لطابقك رودا وكو دنگ وكو حراري وكو اقل كو جينو وكو هر شيء تاثيراتي هبي بو شقيتني نشتي خوي يعني شقي جيرو خوي او همي عزلي كلا ستافەکانتان کێن ئەم کاراکەن ستافی بیانی یان ناوخۆین ستافی بیانیشمان تێدا و ناوخۆیشمان تێیە بەڵام زیاتر ناوخۆیمان بەکارهێناوە زۆری ئەندامەکانمان کوردن کوردی باکوردمان هەیە کوردی ڕۆژهەڵاتمان هەیە کوردی ڕۆژ ئاوامان هەیە بەڵام زیاتر ئەو کەسانی کە لە لایمانش دەکەن کوردی باشتر لەگەڵ ئەوەی ژمارەی یەکەکان زۆرن لە هەرێمی کوردستان بەڵام هاوڵاتیان پیان وایە نرخی یەکەکان لەگەڵ بارودۆخی ئەوان ناگونجێ بۆیە ئێستا بەشێک لە وەبەرهێنەرانی ناوخۆیی شێوازی فرۆشتنی یەکەکانیان گۆڕیوە بە شێوازی قیست واتە هاوڵاتیان بێ هیچ پێشەکیەک دەبنە خاوانیەکەی خۆیان شێوازی ئەم جۆرە فرۆشتنە لەسەر چ بنەمایەکە ئایا ئەم شێوازە تا چەند دەتوانێت هاوکاری هاوڵاتیان بکات لە هەرێمی کوردستان ئێستا دۆخی هەرێمی کوردستان چۆنە بۆ وەبەرهێنان لە گشت سێکتەرەکانە دۆخ وەبەرهێنان لە کوردستان بەتایبەت لە هەولێری پایتەخت کە خودی سەرۆک وەزیران پاڵپشتێکی تەواوی پرۆسی وەبەرهێنان دەکات بە گشت پرۆسەکانەوە بابەتی وەبەرهێنان گرنگجێکی زۆر باشی پێدراوە و ڕۆژانە پرۆژەی زۆر باش دێتە بازار و لە هەموو بابەتەکەوە بەڕاستی چۆن هاوڵاتیەک پرۆژەیەکی کوالەتی بەرز چکەمە بۆ ژیانکردنە خەڵک تێیدا دەژی چۆن بزانێمە پرۆژەیەکی باشە چۆن بزانێمە پرۆژەیەکە کوالەتی زۆر باش نییە ئەمە ناوچەی برایەتی و گەڕەکی برایەتیمان هەڵبژات و پرۆژەکەشمان ناوی پرۆژەی برایەتیە بۆچی ئەومان هەڵبژات ئێمە پێش دەست بەو پرۆژەیە بکەین هەستین فحسی توربە زەویەکەمان وەرگن لە بۆ ئەوەی دڵنیابین لە زەویەکە و لەوەی کە ئێستا ئەو پرۆژەی جێبەجێ دەکەین بۆ نمونە پێم وایە لە کوردستان و لە عێراق گرنگ زۆر بە بابەتی پرۆژە دراوە بەڵام ئەوەی لێرە خۆمان جیاواز دەکەین لە پرۆژەی تر ئێمە پێش دەست پێکردن نزیکی 50 مەتر بڕغوڵی زەویەکەمان وەرگرت لەژێر هەر تاوەرێک هەر 3 مەتر فحسمان کرد فحسی توربەی زەویەکەمان کرد قووەتی زەویەکەمان وەرگرت پاشان هەستین بە لێدانی پایل بە قوڵی 40 مەتر ئێستا جۆرێک لە نادڵنیایی لە نێوان هاوڵاتیان و وەبەرهێنەرە دروست بووە مەسەلەن پرۆژەمان هەیە پرۆژەشمان تەواو بووە بەڵام هەندێک پرۆژەشمان هەیە تەواو نەبوون ینی تۆ بەرهێنەرێکی ناوخۆیت ئێستا هاوڵاتیەک تۆ ببینێت بڵێت کەی تەواوە بێت چ دڵنیاییەکە دەی بە من چۆنە ئەم ئێوە لای خۆتان چیتان کردو بۆم بابەتە ئەمە نزیکەی 6 مانگ لە بۆ 7 مانگ کارمان کردو لەو پرۆژەیە بنیە تاحتی پرۆژەکە تەواو بووە ئێستا لە نهۆمی چوارەمە ئێستا هاتوین دەستمان بە فرۆشتن کردووە ئەو فرۆشتنەش وامان کردووە کە زۆرترین خەڵک بەشداربی لێرە تاکە پرۆژەیە کە ڕاستەوخۆ دەستە دەستی هاوڵاتی چونکە قیستەی زۆر درێژ خەیانمادانەوە ئێستا کە نمونەکرد پێ بڵێم لێرە هەر زەبوونێکیان هەر مشتریەک دێتن شوقێک دەکڕی 750 دلار دەداتە ماگانە تا چەند ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیانتان کردووە یان ئەمە لەگەڵ بار و گوزرانی خەڵکدا بکونجێت بڵێ بابەتی فرۆشتن بەو سیستەمە بەو نظامێکی ئێستامە میکانیزمێکمان لە بۆ دانا نزیکی مانگێک دیڕاستەمان کرد پێشتر کە پرۆژە بە فرۆشتنی بە شێوەی سولفاتی 1920 و 25 بوو ئەومان بەڕاستی لادا چکە لەوانەیە گەنجێک ناتوانانی ئێستا بێ بڵێم وەرە ئێستا 20,000 دلار بدات لە بۆ پێشەچی دوای 8 مانگ یان ساڵێکی 20,000 دلاری کە بدات ئەویان قڕز بوو هەستمان بەوە کرد درکمان بەوەی کرد کە زۆر خەڵک سەردانی پرۆژەی مەی دەکرد داواکاریان لەوە هەبوو کە بتوانانی مانگانە بیتن لەوانەیە لە فامیلیەک لە حایلەیەک دوو کسێ کارمەند لەو ماڵە هەبیتن بتوانی مانگانە 1000 دلار داهاتی خۆی بەلابنێ لە بۆ یەکەچی نیشتە زێبوون یەکەم جارە پرۆژێک لەو شێوەیە بەقیس بێت هاوڵاتیان چۆن لێ ڕەتفعلیان چۆن بۆ ینی بەدەنگیەوە هاتوون فرۆشی چۆن بووە
بڵێ بابەتی بەو شێوازی فرۆشتنی کە ئێستا ئێمە خزمانە بازارەوە بەڕاستی لە ماوەی 10 ڕۆژ دەتوانم بڵێم 150 تا 160 شوقەکان فرۆشاوە پێشوازەکی باشی لێکراوە بە خۆشحاڵیەوە خەڵکەکی باش سەردانیێنی کردووە. کاکنزار بابەتێکی زۆر گرنگە کە خودی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر تاکیدی لەسەرەکە لەوەی کە پرۆژەکانی وەبەرهێنان دەبێت دەستی کاری ناوخۆیی زۆر تێدا بێت. بابەتێکی تر هەیە کە دەبێت ڕێژەی سەوزاوی ڕەچاو بکرێت و لەسەر و هەموو شێوە کوالێتێکی بەرزە. ئێستا هەستەکان هاوڵاتیان بە دوای ئەم شتەیە ئاگەڕێن ئێوەی وەبەرهێنەری ناوخۆیی کارتان لەسەر ئەم بابەتە کردووە. لەو پرۆژەیە لە تەواوی کارمەندەکان لە کرێکارەوە لە ئەندازیارەوە تا دەکاتە سەرپەرشتیار و ئەوانەی کە سەرپەرشتی پرۆژەکەی مە دەکەن کە مامۆستایانی زانکۆی سڵاحەدین بەڕاستی ئێمە پاڵپشت نەبووینە بە هیچ کۆمپانیایکی دەرەچی هەمووی ناوخۆیە سودمەند بین لە تەواوی ستافی کارمەندی ناوخۆمان. سەبارەت بە خاڵی دۆمیش بابەتی سەوزایی ئەمە پرۆژەکەی من نزیکی 5300 مەترە لە هەر تاوەرێکمان لەسەر 1240 مەتر بنیات ناوە نزیکی 155 لە بۆ سەوزایی بەجێ ماوە 145 تاوەرە. سەبارەت بە کوالێتی بە دڵنیاییەوە بە کوالێتێکی زۆر باش گرێبەست کراوە. ئێمە پشت بە تاقیگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبەستین هیچ خاڵێک و هیچ بڕگەیەکمان ناڕواتن ئەگەر دڵنیا نەبین لە تاقیگاکان لە دەرنەچوو بیتن نەتیجەی باشی لی نابێتن ناتینە سەخاڵی دووە. چۆنیەتی دروستکردنی یەکەکانی نیشتەجەبوون بەبێ پێشەکی و پێداویستیەکانی کە تێیدا بەکاردێت. سەوزایی بە ڕێژەی 155 باڵەخانە بە ڕێژەی 145 پایەڵ 198 پایەڵ کۆنکرێتی سی هەفتە 12,000 متر دووجا شیشی 32 ملیمی 1150 تۆن بەرزی بناغا 3 متر. بوونی گرێبەست و بەرچاوڕوونی تەواو بۆ هاوڵاتیان لە کڕینی یەکەکان تا چەند گرنگە چۆن گرێبەست بۆ هاوڵاتیان دەکرێت ئایا چ دڵنیاییەک هەیە کە ئەم پرۆژانە لە کاتی خۆیدا جێبەجێ دەکرێت و تەواو دەبێت بۆ ئەوەی هاوڵاتیان لەم نێوەندەدا زەرەرمەند نەبن. بەشی فرۆشتن بۆ یەکەکانی نیشتەجێبوون بەشێکی زۆر گرنگە. ئێوە چۆن ڕێنمایی بەرچاوڕوونی دەن بە هاوڵاتیان کاتێک یەکێکی نیشتەجەبوونی پێفرۆشن؟ ئێستا شێوازێکی نوێماندانەوە شێوازی قست بۆ ئەوی هەموو چین و توێژێک سودمەند بێت لەم شێوازە کە بەبێ پێشەکی شوقەکانمان دەفرۆشین بە هاوڵاتیان بۆ ئەوەی بۆ مانگانەیەکی کەم کە سودمەند بن هەمویان. زۆر باشە. ئەمە تا چەند لای هاوڵاتیان چۆڵی قوبڵ کراوە یەکەم جارە پرۆژەیەک تەنها قستی مانگانە دەیت و دەبی بە خاوەنی شوقێک ئەمە چۆنە چه پرسیارێکەکەن هاوڵاتیان؟ زیاتر دەپرسن کە پرۆژەکەمان تاپۆیە ئێمەش ینی دڵنیای ئەویان دەدەینێت کە پرۆژەکە تاپۆیە و ڕوونکردنەوەی تاوا دەدەین بە هاوڵاتیان لەسەر شێوازی فرۆشتنەکەمان و سیستەمێکی نوێماندانەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان لە ماڵی خۆیان بە شێوەی لینکێک شێوازی ئیشکردنەکەمان دەبینن لە ڕێگەی کامێرە و چاودێریەوە لە ڕێگەی کامێرەی چاودێری و لە ناو ماڵی خۆیان دەبینن کە ڕۆژانە چۆن کار دەکرێت و چۆن بەردەوامی دەدەن بە ئیشەکانمان. باشە ئێوە کە هاوڵاتیەک یا کڕیارێک دێتە لای ئێوە پێی دەڵێن مەسەلەن ئێوە بە پێشەکی ئێوە دوای ئەم پارەی لەسەر زیاد ناکەن مەسەلەن هەندێک جار دەبینین پرۆژە هەیە ڕیکلامێک دەکا و دوای ئەچیتە ئەمری واقعەکەەوە شتێکی ترە نا هەر سعرەکانی هەروەچ خۆی توی ساوتەکە پێشتریش بەبێ بە پێشەکیەوە فرۆشتمانە هەر هەمان سعرە و هیچ زیادەیەکی نخراوەتە سەر. چه فەرقێکی هەبووە لەوەی کە بە پێشەکیەکی زۆر شوقەیەکتان فرۆشتەوە ئێستا بەبێ پێشەکی ئەم شوقەی دەفرۆشن هاوڵاتیان دێ؟ بەڵێ ڕێژەیەکی زۆر هاوڵاتیان دێن بۆ وازیاتریش بووە کە ئێستا سەتاچلی شوقەکانمان فرۆشتووە و هاوڵاتیان ڕۆژانە بە ڕێژەیەکی زۆر سەردان دەکەن. چۆن ینی ڕێنمایی دڵنیایی تەواو ئەدەن بە هاوڵاتیەک بۆی کە ئەم شوقێ بکڕێت یا خودیەوە مەسەن مەبەستانێک سەر زوو ساغیکەنەوە و تەواو ناکە هاوڵاتی دێتە لای ئێمە دڵنیایی تەواوی پێدەدەین تا دڵنیا نەبیتن لە شێوازی ئیشکردنی ئێمە و شێوازی شوقەکان و فرۆشتنەکانمان شوقەکەی پێ نادەین ینی دڵنیایی تەواو وەردەگری ئەوزە پێی دەدەین. ئێمە لە پرۆژەی برایەتی تاوەرز شێوازێکی ترمان بەکارهێناوە کە لە پرۆژەکانی تر جیاوازترا و هاوڵاتیان زۆر سودمەند دەبن لەو شێوازەی بەکارمان هێنایە. یەکەم شت بە قستی مانگای $750 دەبێ خاوەن شقەیەک لە بۆ ماوەی 36 مانگ.
پاشان کە دەگەی هەیکەل و شقەکەی ئیسلام دەکەی کلیلەکەی وەردەگری قستەکە کەم دەبتەوە دەبێت $375 کە ئەو شتەمان کرد حتى یارمەتی و هەوڵاتیان بدەین کە زۆر سودمەند من لە پرۆژەکەی خۆمان. یەکەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان: ڤێلا 16,650، خانوو 91,141 خانوو، شوقا 90,141 شوقا. مۆڵەتەکانی یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان 199 مۆڵەت. سەرمایی یەکەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان 18.37 ملیار دۆلار. حکومەتی هەرێمی کوردستان هەموو ئاسانکاریەک بۆ بەرهێنە ناوخۆیەکان ئەنجام دەدات لە چوارچێوەی یاسا و ڕێنماییەکان، ئەمەش لە بەرامبەر پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان بە تایبەتی لە کاتی دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوون. ئێستا دۆخی وەبەرهێنان بە شێوەیەکی گشتی چۆنە لە هەرێمی کوردستان؟ بەحقیقەت دۆخی وەبەرهێنان تاکید کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان سیقەیەکی تەواوی گەڕاندەوە بۆ وەبەرهێنەرەکان. وە خۆمان دەزانین پێش ئەو کات تا ڕادەیەکی باش پرۆژەکان وەستا بوون. بەس خۆشبەختانە ئەو سیاسەتەی نوێ کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی کرد وای کرد سەرنجی هەتا وەبەرهێنەری دەرەکیش بێن لێرانە سەر لە نوێ دەست وەبەرهێنان بکەن. ئێوە ئێستا هەست بۆ دەکەن کە وەبەرهێنەر ناوخۆیەکانمان دەستیان بە پرۆژەکانیان کردوەوە پرۆژەی تازێتەوە لە هەموو سێکتەرەکاندا؟ بەڵێ زۆربەی ئەو پرۆژانێک کە ڕاوەستا بوون دەتوانم برێم نزبەیەکی باشیان تەواو بوون پاشی ئەو مەسەلەیە. ئیدی پرۆژەی نوێش وەی کرد کە بێتە بازار. بازارێکی زۆر گونجاو بوو بۆ وەبەرهێنەرەکان بەجددی لە پاش ئەو سیاسەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی کرد. چونکە ئەمە دەتوانین بڵێن هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری هەولێر ئەتو ناتوانانی مقارنە بکەی لەگەر شوێنەکانی تری عێراق هەتا ئێستاش لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئەو کار ئاسانیانە کە دەکرێن لە بۆ وەبەرهێنەر و لە هەر هەمووشان گرنگتر وەبەرهێنەر سەرمایەکەی پارێزراوە هیچ ترسێکی نییە لە سەرمایە خۆی. هەندێکجار دەڵێن وەبەرهێنەرەکان تەنها بۆ مەبەستی بازرگانی کارەکانی خۆیان دەکەن. یەکێک لە ئامانجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتکردنی هاوڵاتیانە. کاتی ئەوەش ناتوانێت تر وەبەرهێنەرە ناوخۆیەکانیشمان زیاتر پرۆژەکانیان ینی لە خزمەتی هاوڵاتیانە بێ کار ئاسانی بۆ وڵاتێنگە بەنمونە مەسەڵەن پرۆژەکانی نیشتەجێبوون چۆن بتوانین دەستگیرۆی هاوڵاتیان بکەین کە ببنە خاوەن یەکێکی نیشتەجێبوون بۆ خۆیان. بۆ خۆی ئێستا ئەمە لە قۆناغێکین بەڕاستی فەرقی هەیە لەگەر پێشتر. پێشتر لەوانەیە مەسئلەی وەبەرهێنان کارێک بووە کە هەر کەسێک بیکردبایە سەرکەوتوو دەبوو. بەس ئێستا کە وەبەرهێنەری حەقیقی دەتوانێت خۆی دیار بکە. ئەمە زۆر جار باسی کەرتی تایبەت و کەرتی گشتی دەکەین. کەرتی گشتی وەکو حکوومەت درێخی نەکردووە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی کار ئاسانی و لە ڕووی ئەو تەسیلاتانەی کە دەکرێت لە بۆ وەبەرهێنەر ئەو هەموو ئەرزە باشانەیاندا بە مستەسمرەکان بۆ ئەوەی کاری جوان ئەنجام بدەن. ئەمەش دەبی ئەومان لە پێشچاوی. ئێستا قۆناغی ئەوەیە وەبەرهێنەرەکان سەرمایە خوان لە ناو وڵاتی خۆیان دووبارە بەکاربێنەوە نەبەنە جێگای تر. ئەنی ئێستامە هەنگاوتان ناوە ئایا هاوڵاتیان سوودمەند بوون لەوەی کەەوە بەڵێستان دەڵێن ئێمە یەکێکی نیشتەجێبووان کردو بە قیز دەیدەین بە هاوڵاتیان؟ بەتەکید ئەمە دەستمان پێ کردەوە بۆ پرۆگرامە و ئێستا ئەوە نزیکەی هەفتەیەک زیاترە خەڵکێکی زۆر سەردانمان دەکا هەتا خەڵک لەوانەیە بێتن باوەڕ نەکە کە دێت بۆ خۆی دەیبینی کە چۆنە ئەوجا شتەکانی بۆ ڕوون دەکەینەوە زۆر خەڵکەکە دڵخۆشە بەو هەنگاوە و ئەو هەنگاوی کە ئەمە کردیتمان بەڕاستی شتێکە هاوڵاتی مکەمانگانە پارە دەدا وەکو کرێچیەک یعنی ئەوەی کە برێن معاشخۆرە فەرمانبەرە دەتوانی بە ئاسانی ببێتە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون لە نەتیجە و لەگەر ئەوە قۆناغ بە قۆناغ کە ئەو پارەکە دەدا لێرانە دڵنیاییەک دروست دەبی لەگەڵ ئەوەش بیناکردن بەردەوامە تا دەگاتە قۆناغی تەوابوون و وەرگرتنی کلیلەکان. ئەمە هەز ناکەی دەبێتە هۆی مەسەلەن هاندانێ بۆ بەرهێنەکانی تر کە ئەگەر پرۆژەی داهاتویان هەبوو بەو شیازە بفرۆشن کامەش لە دوای ئەم کێبڕکێ دەبێتە هۆی خزمەتکردنی خەڵک زیاتر؟ بە تەکید سیستەمی فرۆشتن
دەبی گۆڕانکاری تێدا بکرێت ئەو سیستەمەی هەبوو هەتا ئێستا دەبی نوێ بکرێتەوە مەبەستی من ئەوە بوو ئێمە چوونە ناو قۆناغێکی تر دەبی وە بەرهێنەرەکان تەقبلی ئەو قۆناغە نوێ بکەن تەسحیەدانە بە هەندێک شت ئەمن شەرت نییە بڵێم دەبی بەو شکلە یان بەو جۆرە قازانج بکەم نەخێ با وڵاتەکەمان پێشکەوی شۆڕەشی ئاوەدانی بەردەوامە و قۆناغی باشی بڕیوە ئێستا ئەگەر حکوومەت ڕێگایەکی جوان دروست بکات وەکو ئۆتۆبان نەتیجە ئەو ڕێگایە کۆمپانیایەکی کەرتی تایبەت دروستی کردووە ئەمە کەرتی تایبەت و کەرتی گشتی لێک جیا ناکرێنەوە بۆیە ئەمەش دەبی هاوکاری حکوومەت بین لە هەموو ڕوویەکەوە نەک لە تەنها لە سێکتەری نیشتە جێبوون لە سێکتەرەکانی تر دەبی وەبەرهێنەرەکان فکر بکەنەوە لەمە و پاش بچن لە مەجای تر خزمەت بە وڵاتە بگیرن. مەرجەکانی حکومەت بۆ ڕەخسانی هەلی کار لە پرۆژەکاندا دەبێت 175 کرێکارانی ناوخۆیی بێت 125 کرێکارانی بیانی بێت سەرپەرشتیاری پرۆژەکان دەبێت هاوڵاتیانی ناوخۆیی بن نوێنەری کۆمپانیاکان دەبێت هاوڵاتیانی ناوخۆیی بن ئێستا کە ئەم بارودۆخە هاتۆتە ئاراوە ئایا ئەم شێوازی فرۆشتنە چ کاریگەری دەبێت لەسەر پرۆژەکانی نیشتەجێبوون ئایا ئەم جۆرە فرۆشتنە بۆ هاوڵاتیان گونجاوە لە هەرێمی کوردستان ڕاوێژکارانی کەرتی خانوبەرە چی دەڵێن لەو بارەیەوە ڕۆڵی کۆمپانیەکانی کەرتی خانوبەرە چییە بۆی کە ببنە ڕێنیشاندەرێکی باش بۆی هاوڵاتیان یەکێکی نیشتەجێبوونەکەن لێی مستەفید بن بەڵێ ڕۆڵێکی گەورە و کاریگەریان هەیە بەڵام ئەم ڕۆڵە ڕێک نەخراوە کەسێک نییە سەرپەرشتیان بکات و کاریگەریان لەسەر دروست کات و بۆی خەڵک بە هەڵەدا نەبن ئەمەی تا ئێستا هەبووە کەرتی خانوبەرە لە کوردستان لە ڕێ عقارەتەکان و ئاراستە کراوە بەڵام زۆرجار ئەم ئاراستەکردنە بە شێوازێکی سلبی بووە و بەشێکی باشیش بە ئیجابی بووە ئەمە ئێستا هەیە ئەمە کۆمپانیەکانی عقارەت ناتوانین نرخ دیاری بکەین چکە خۆی کۆمپانیا و بەرهێنەرەکان نرخ دیار دەکەن و بەو نرخەش دەیفرۆشنەوە ئێمە کە کۆمپانیەکانی عقاراتی ئێمەش شتێک قازاند دەیدەینەوە خەڵک بەڵام ئێستا ئەم باردۆخە گۆڕاوە ئێستا کۆمپانیەکان خۆیان تەعاملێکی ڕاستەوخۆ لەگەڵ خەڵک دەکەن بۆ لەبەرەوەی کۆمپانیا عقارەتەکان ماوەیەکی باش قازانجی زۆریان وەرگرت وایان کرد توش خەڵکیان تووشی زەرەر کرد ئەم وای کردو ئێستا خەڵک ڕاستەخۆ دەوێت تەعامل لەگەڵ خاوەن کۆمپانیا بکات لەگەڵ دروستکەری شوقە بکات یعنی ئێستا خەڵک خۆی بە دوای شوێنی باش ئاگەڕێ بە شوێنێک بۆ دڵنیایی بە تایبەتی پرۆژەکانی نیشتەجێبوون ئەکید ئێستا خەڵک چاو کراوەترە هۆشیارترە خودی خۆی دەچێتە نێو پرۆژەکان و لەگەڵ خاوەن پرۆژەکەش قسە دەکاتن دوجار شوقەکە دەکرێتن ئێستا پرۆژەیەکمان هەیە بە قیز دەفرۆشێ بەبێ پێشەکیەک تۆ وەکو خاوەنی کۆمپانیایەکی خانوبەرە ئەمە چۆنڵی کاردانەوەی هاوڵاتیان چۆنە ئایا باشە کاریگەری هەیە ئەمە یەکەم جارە لە کوردستان کۆمپانیایەک بێت بەو پەڕی بوێریەوە استراتیژی نرخ لە بازار بگۆڕێت استراتیژی فرۆشتن لە بازار بگۆڕێت یعنی تۆ کە مشتریەکیت بە هیچ پێشەکی شقەیە بکڕیت ئەمە لە کوردستان و لە عراقدا بوونی نەبوو یەکەم جارە کۆمپانیایەک ئەم داهێنانەی کردووە ئەمە کاریگەری زۆر باشی لەسەر بابەتی مڵک لە کوردستان دەبێت باشە تۆ کام خاوەنی کۆمپانیایەکی خانوبەرەی ڕاوێژکارێکی عقاری چ دڵنیاییەکە دەی بە هاوڵاتیان یعنی چۆنڵی ئەمە چ جۆرە دڵنیاییەکە کڕینی یەکێکی نیشتەجێبوون بە قیست و هیچ مشکلێکی نابێت تۆ کاتێک کە ماهنگانە پارە ئەدەیت ئەگەر لە ماوە یەک ساڵدا بنمونە پرۆژەیەکە 700 دلار 800 دلار کە لە ماوە یەک ساڵدا یەک دەفتەر دلار دەدەیت تۆ لە ماوە یەک ساڵدا دەبێت بەلایانی کەم چل تابق بەرز بێتەوە بۆ چکە ماهنگانە چوار تابق دەبێت بەرز بێتەوە ئەگەر وانە بێت تۆ پارە نادەیت بەڵام ئەوانەی تر پێشتر ئێمە 180 بۆ 120 پارەکەمان دەدا بەڵام مستەسمیریش هەبوو بە پارەی خەڵک پرۆژەکەی دروست دەکرد و زۆر جاریش پارەکەی لێ دەبا پرۆژەکەی ڕادەگرت و ئێستاش بوونی هەیە لە بازاری عقارە لە کوردستان لە ڕۆی کە چەندین پرۆژەی نیشتەجێبوونە بوونیەوە فرۆشە بۆ کردوون لە ڕووی فرۆشتنەوە پرۆژەیەک بە قیست و پرۆژەیەک لە ڕێی سلفەوە چەندی فەرق وەسەر ئەو پرۆژەیە بە نمونە وەرگرین فرۆشی بەڕێژی چەند لە پاش کۆڕۆناوە زۆر پرۆژە هاتوتە بازار بەڵام نەمان بینیوە لە ڕۆژێکدا 30 مشتری 40 مشتری بێتە ژوورۆ شوقە بکرێتن ئەم پرۆژە ئێستا کاتوتە بازار بە فول قست وای کردو مشتریی زیاتر بێنێتە ناو بازاری هەولێر ئەمانێت لەسەر چەند پرۆژێت لەگەڵی هاتە بازار بەڵام کاردانەوەیان لە بازار وەکو ئەمە خێران نەبوو بۆیە ئەمە نمونەیەکی سەرکەوتووە و دوجار پرۆژەکانتە دەبێت چاوی لێ بکەن و هەرەوە حکومەتی هەرێمی کوردستانیش بڕیاردا لە مەودا بەم شێوازە فرۆشێت بۆی خەڵک تێدا سودمەند بێت. پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون
پارێزگای هەولێر 1356 یەکە، پارێزگای سلەیمانی 3876 یەکە، پارێزگای دهۆک 2116 یەکە، ئیدارەی سربەخۆی زاخۆ 324 یەکە، ئیدارەی سربەخۆی سۆران 360 یەکە، ئیدارەی گەرمیان 360 یەکە، ئیدارەی ڕاپەڕین 420 یەکە، پارێزگای هەڵەبجە 192 یەکە، کۆی گشتی یەکەکان 9004 یەکە.